لنێو ئەم کەمپەدا خێزان و منداڵەکانی چەکدارێکی داعشی ئەمریکی لێ نیشتەجێن و داعش ئەمریکیەکەش وەک خێزانەکەی دەڵێت لەنێو گرتوخانەکانی هەرێمی کوردستانە. لێی دەپرسین لەبارەی پیاوەکەیەوە کە چەکدارێکی داعشی ئەمریکیە ئەو بەم شێوەیە باسی دەکات و دەڵێت زۆر زەردێکوت من تێوەگلام کە هاتمە ناو داعش چونکە لە تەلەڤیزیۆن بە شێوازێک بوو کە هاتمە ئێرە شێوازەکی تر بوو. ئەو لە مووسڵ زۆر بێزار بوو بەردەوام وای دەوت ئەگەر بمانزانی باە کە وایە وڵات و دایکی خۆم بەجێ نەدەهێشت. ژن و منداڵەکانم وێران بوون. گوتی ناتوانم لە مووسڵ بم، دەچم خۆم ڕادستی پێشمەرگە دەکەم، ئیتر دەمگرن یا دەمنێرنەوە بۆ وڵاتی خۆم هەرچیەک ڕوو بدات. پاش زیندانیکردنی بۆ ماوەی چەند مانگێک دوجار ئەم ژنە ئازاد دەکرێت و خۆی و منداڵەکانی دێنە نێو کەمپی حەسەن شام و وەک هەر ئاوارەیەکی تر ژیانی ئاسایی خۆیان دەکەن. لە گرتوخانەی هەولێرە ئەمە ساڵێک و 6 مانگە گیراوە. من مانجی یەک هاتم بۆ ئێرە، خۆشم 8 مانگ بوو گیرا بووم و ئازاد کرام. ئەوە بوو بە 1 ساڵ لێرەم. من و منداڵەکانم لێرە دەژین. مەنال ژنێکی عەرەبە و خەڵکی مۆسڵە و دەڵێت پیاوەکەشی ناوی ڕەبیع عومەر بوو، موسڵمانێکی ئەمریکایی بوو و خۆیان ڕادەستی پێشمەرگەکان کرد. ئێستا منداڵەکانی لەو کەمپەدا دەچنە قوتابخانە و باخچەی ساوایان. باوکەکەشیان لە زیندانە. لە تەلەحفەر بووین، ئەو خۆی ڕادستی پێشمەرگە کرد. ئێمە لە مووسڵی قەدیمە بووین، پاشان هاتینە تەلەحفەر. پێشەوەی سوپا بێت هاوەن و فڕۆکە داهاتنەوە لەسەر سەرمان بوون. ئێمە دەرچوین 2 ڕۆژ لە ڕێگا بووین تا گەیشتین. واكو مدرسة وروضة هنا بروح عليها. ئەحمەد جەباری دەنگی ئەمریکا، کەمپی حەسەن شام.